بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چیدا دەبینی؟ پێم باشە هەموو تاکێکی کورد مافی دەنگدانی خۆی بەکاربێنێ، هەموو کەسێک بچێ بۆ دەنگدان تاوەکو مافی سروشتیکی کوردستانەوە ببینین لە پەرلەمانی عێراق. هەموو هاوڵاتێکی کورد چێ بۆ دەنگدان، ئەجا دەنگ بە چلایەنێکی سیاسیە داوە کەیفی خۆیەتی بەس تەوازنەکە بمێنێت بۆی کە پەرلەمانێکی کارە تاکێکی کوردی تیا بێ و داگەوکی لە کورد بکات بۆ ئەوەی ڕووداوەکانی ڕابردوومان بەسەردا دووبارە نەبێتەوە. سەرباری گلەیەکانمان لە حزبەکان و لە حکوومەت لە دەسەڵاتی کوردی پێویستە ئێمە بەشداری هەڵبژاردننی عێراق بکەین، چونکە ئەبینین عەرەب ئەگەر دوژمنی یەکیش بن هەمیشە یەکیان گرتووە هەموو وڵاتە دراوسەکانیش، بۆیە بەوەی ئێمە بەهێزێکی زۆر گەورەوە بچینە پەرلەمانی بەغا پێویستە هەمومان دەنگ بدەین، هەرکەس ئازادە دەنگ بە چ لایەنێکەدا، دوجار ئێمە دەنگ بە کوردێک دەین، کوردێک ئەنێنە پەرلەمان. ئەبێ زۆر پێگەی خۆمان بەهێز بکەین لە پەرلەمانی بەغا لەبەر ئەوەی بتوانین ڕوبەڕووی ئەو عەرەبانە ببینەوانێ کە بە هەموو شێوە و توانە و تاقەیە گەیانەوێت میلەتی کورد لە ناوبەرن. ئەوان دینە ئێرە لێرە کورفی کولن، ئێمە دەچینەوێ ترسمان هەیە، لەبەر ئەوەی بتوانین ئەو ترسا نەمێنیە ئەبێ هەموو تاکێکی کورد بەشداری هەڵبژاردنەکان بکات. پێم باشایان سەرجەم خەڵکی کوردستان بەشدار بێت لە پرۆسەی هەڵبژاردننی ئەمجارە، چونکە بەشداریکردنمان لە هەڵبژاردننی عێراق دەبێتە هۆی ئەوەی کە سەنگ و پێگەی کورد لە بەغدا بمێنیت وەک خۆی، ئەگەر وەک خۆشی نەمێنی هەڵ بدرێ بەهێزتر بکرێ، نەک لەو ئاستەی کە ئێستا تێدایە بۆ شێ بمێنیتەوە. بۆیە وەکو گەنجێک پێم باشە سەرجەم دەنگدەرانی کوردستان دەنگ بدەن.